دەورەی 30 ساڵە ئیش بە ماشەیەکەم من بەڵێ خۆمیشی پێەکەم لە باریکە دام نابوو لە باریکە هەرم ئاشمە بوو لە گرا بووم لە شانەوەری هەر بووم مەجموعی شانەوەری بە کارەبا ئیشەکە ئاشەکە ئاشی سیە گەورەیە وەڵا ئیسە بڕوێشی پیارم ئەوسە ئاردیشم پیاری ئیسە ئاردەکە زۆرە ئیتر بڕوێشەکە نەبێ خەڵک ئاردی پێ ناهارێت وەڵای بازار تا ئیسە باش بوو ئیسە لە وەختی گیاوشتا تۆزێ بازارمان کەمە بێت پێشە ماشە ئاشی ئاومان بووە ئاشە ئاوەکە ئەزانی چۆن بووە ئەژنۆ 10 بەرمیلمان هەڵە بەس لە شوێنێکی بەرزیەوە ئەم جارە دوو بەردی هینی بوو بەردی کەتوو بوو ئەم بەردانە نەبوو بەوانێ ئیشمان پێیەکرد ئاشی ئاوە تر هەر بەو ئاوە ئیشی کردەوە تر نە گاز بووە نە هیچ وانە بۆ ئاو بووە بەو ئاوە ئیشی پێکردووە و ئاردمان پێکردووە و تەواو دەورەی لە 70 و 60ەکانە ئاشی تراکتۆرم بووە هی مەکینارە وەڵا